پاش نزیکەی 6 مانگ لە دوورکەوتنەوە لە دۆست و هەپیشەکانیان هەریەکە لە سەعدی موستەفا و سەرهەد عوسمان جارێکی تر گەڕانەوە بۆ مەڵبەندی هەولێر لەلایەن بەرپرس و کارگێڕان و ئەندامانی کۆمەڵ پێشوازیان لێکرا. دواتر بە سەرپەرشتی مەڵبەندی سێی کۆمەڵ دوو کادیرە ئازادکراوەکەی کۆمەڵی ئیسلامی لە بارەگای مەڵبەند لە کاژمێر 2 دوای نیوەڕۆ تا کاژمێر 5 ئێوارە لە پێشوازی ئەندام و لایەنگر و هاوڵاتیان بوون. ئەوەی کە هۆکاری ڕێخستنی ئەو مەراسیمە و پێمان وابوو شایستەی زۆر لەوە زیاترن ئەو برا بەڕێزانەمان کا خۆراگرانە لە سزن ئیدارەیان کرد ئەو ماوەیە و زوڵ مستەمێکی زۆریان لێکراوە بە ناوی ئەوانەوە زوڵم لە کۆمەڵی ئیسلامیش بەڕاستی کرا کە بە تۆمەتێکی بەو شێوازە دەستگیر کران. بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە کە بەڕاستی ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی سوورین لەسەر ئەو مەبادیانەی کە پێشتر لەسەری بووین و ئەو دوو برا بەڕێزانەشمان هەمان مووقیف و هەمان مەبادی و ئەوانە ئامادەن قوربانی لە پێناویدا بدەن و دووپاتیان کردوتەوە. ئەندامان و کادیرانی کۆمەڵ وێڕای دەربڕینی دڵخۆشی خۆیان بە ئازادکردنی دوو کادیرەکەی کۆمەڵ ڕای دەگەێنن زیندانیکردنی دوو کادیرەکان یەکەمین حاڵەت نییە و دووهەمین حاڵەتیش نابێت، بەڵام ئەوان بەگرتن و تۆقاندن و چاوسوورکردنەوە سارد نابنەوە لەو ڕێبازەی کە گرتویانەتە بەر چونکە ڕێبازی پێغەمبەرانە. زۆر پێخۆشحاڵین بە ئازادکردنی ئەو دوو برایەمان و ئەمە هەرچەندە مطمئین بووین لەو دوو برایمە نەکەر ئەو دوو برایە هەر کەسێک کە ئەندامی کۆمەڵی ئیسلامی بیتن کاری وا ناکاتن، کارێک ناکە کە تێک دەربی یا شتێک بکاتن کە یعنی لە کۆمەڵی ئیسلامی نەوەشێتەوە، چونکە ئەو خەڵکەی کە بوو بە کادری کۆمەڵی ئیسلامی ئەمە تاکیدین لەوەی پەروەردەیەکی چاکراوە. زۆر خۆشحاڵ بووین ئەمڕۆکە بە ئازادبوونی هەرێک لەو برا بەڕێزانە کاک سعدی مستەفا و کاک سەرهەد هەروەکو پێشبینی دەکرا خەڵکانی موسیفی شاری هەولێر شایدی ئەستۆپاچی ئەو دوو برا بەڕێزیان دەدا هەرواش دەرچوو ئەمڕۆکە بینیمان هەرێکە لەو دوو برا بەڕێزات ئازادکردن هاتن و ناو دۆست و بنەماڵە و دۆست و برادەرانی خۆیان. ئەم ڕێبازە مادووبوونی زۆری دەوێت هەوراز و نشێوی زۆری تێدا هەیە. ئەو دوو برا بەڕێزەمان جاری یەکەم نین و کەسانی یەکەم نین لەم تاخیرنەوەیەدا و دوهەمینیش نابن. پشتیوان بەخوای گەورە پابندیمان بە ئاینی پیرۆزی ئیسلام وامانە دەکاتن کەوا لە داهاتوودا ڕشتر بین لەسەر ئەو ڕێبازە و ئێمە هەر لە سەرتاوەش بێباک بوون لەوەی کە ئەو دوو برا بەڕێزەمان لە هیچ شتێکدا هیچیان لە هیچدانە. لە ماوەی ڕابردوودا کۆمەڵی ئیسلامی بەهۆی هەڵوێستەکانی لەسەر پرسە سیاسیەکان تووشی چەندین کێشە بووە، بەڵام هیچ یەکێک لەو کێشانە تا ئێستا وای لە کۆمەڵ نەکردووە کە سازش بکات لە هەڵوێستەکانی، چونکە سەرجەمیان لە بەرژەوەندی خەڵک بووە. بەرپرسانی کۆمەڵیش ڕای دەگەێنن کە کۆمەڵی ئیسلامی و ئەندامانیان هەموو کات ئامادەنە خۆیان بکەنە قوربانی لە پێناو خۆشگوزەرانی خەڵک. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیان هەولێر.